یاریزان تێدایە دەتوانین بڵێن منافسی یەکەمەکانی عێراق دەکەن دووەمەکانی عێراق دەکەن. چەند یاریزان بەشدار بوون چەند ئاست بوو تەمەنەکان چۆن بوو؟ سەرەتا بە خێراتەندان دەکەین بەخێر بێن بۆ پاڵەوانیەتی تاچی کوڕانی هەولێر و دەوروبەری کە خۆشحاڵانە پاڵەوانێتە زۆر سەرکەوتوانە بەڕێوە چۆتاوەکو ئێستا لە بۆ هەموو گەنجولا و منداڵانی شاری هەولێر و دەوروبەری پاڵەوانیەتەکان جام درراوە. پاڵەوانیەتەکەمان بۆ هەموو تەمەنەکانە فئاتی عومڕیە لە تەمەنی 10 ساڵ و بەرەو خوار واروە تەمەنی بێچۆشێران و تازە پێگەیشتوان و لاوان و پێشکەوتوان و بار هەموو یاریزانەکان سوپاس بۆ خوا زیاتر لە 80 یاریزان ئەمڕۆکە لێرکوانە بەشدار لەو پاڵەوانیەتە. سوپاس بۆخوا ئەرقامی زۆر باشمانەیە ئەرقامی نوێمانەیە و هیوای سەرکەوتنیان لە بۆ دەخوازین و پێ ئەرقامەکانیش ئینشاڵڵا لە داهاتوودا ئامادەکاری دەکەین لە بۆ پاڵەوانیەتی کوردستان و پاڵەوانیەتی عێراق و تا دەرەوەش. تا ئێستا یاریزانی تێدا بوو وەک بڵێ جێ چاوی بیتن لە ئاستی ئەوەدا بێت لە داهاتوو لە پاڵەوانێتەکان بەشدار. بەڵێ یاریزانی زۆر باشی تێدایە تاوەکو ئەرقامەکان ئەوەندەی ئەمە دیتیتمەوە وەلو تازە بەس فعالی عوڕە ڕۆیشتووە باسکەمەلا فعالیەکانی ترمەوە بەڵام بڵێ یاریزانی تێدایە دەتوانین بڵێن منافسی یەکەمەکانی عێراق دەکەن دووەمەکانی عێراق دەکەن خۆشحاڵانە ئینشاڵڵا ناوەکانیش هەڵدەبژێرین لە داهاتوودا دەیانبینە بۆ پاڵەوانێتی عێراق. بێچوەشێران چەند ساڵ تا چەند ساڵە؟ بەخۆی ئەمە فیاتی عمرەکان کۆ 10 ساڵ و 10 ساڵ بەرەو خوارێ بەیەکەوەنا بێچوە شێران 11 ساڵ و 12 ساڵە و هەروە تازە پێگەیشتوانمان هەیە 14 ساڵ و 13 ساڵ و 14 ساڵە و ئاستی لاوانیشمان هەیە 15 ساڵ 16 ساڵ 17 ساڵە و ئاستی پێشکەوتوانیش متەقەدیمە 18 ساڵ بەرەو سەری 25 ساڵش دەبێتن بەشداری 18 ساڵ و 18 ساڵ بەرەو سەری هەر تەمەنێک بێ کێشەی نیە هەمووی بەیەکەوە بەشدار دەبێت. ئەمانستان چی بوو لەم کارە؟ بەڵێ ئەمانستان چی بوو لەم کارە ینی پێویستە یاریزانانی مەلەوانی ئەوە زوز و پاڵەوانیان بۆ بکرێتەوە؟ بەڵێ بە خۆشحاڵیەوەمە ئامانجمان ئەوەیە کە یاریزان زیاتر بەرەو پێش بچێتن و لە داهاتوودا هیوادارین یاریزانەکانمان بە هەڵگری ئاڵای کوردستان بەشدار بن لە پاڵەوانیەتەکانی دەرەوە پاڵەوانیەتی عێراق. ئامانجی سەرەکیمانەوەیە و بەرەو پێشبردننی یاریزانانە ئینشاڵڵا ساڵانە 2 لە بۆ 3 پاڵەوانیەتیمان دەبێتن لە بۆ هەموو ئاستە تەمەنیەکان و لە ئایندەیەکی نزیکیشدا ئینشاڵڵا پاڵەوانیەتی ئافرەتانمان دەبێت و ڕای دەگەێنین.